یەکێتی نیشتمانی کوردستان لە ساتی دروستبوونیەوە تا ئەمڕۆ لە پێناو خاک و خەڵکی کوردستاندا قوربانی زۆری داوە. هەر بۆیە نازناوی حزبی شەهیدانی پێدراوە و لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستاندا ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان بەڵێن دووپات دەکەنەوە درێژە پێدەری ڕێبازی شەهیدان بن. ئێمە وەک وەفایەک بەڵێن دووپات دەکەینەوە لە ڕۆژی شەهیدان کە درێژە پێدەری ئەو کاروانە بین کە شەهیدان خوێنی گەشیان بە قوربانی کردووە و گیانی پیرۆزیان بە قوربانی کردووە، درێغی نەکەین لە خزمەتکردنیان، هەمیشە لە خزمەتی کەسوکاری شەهیدانی سەربەرز بین. کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان شانازی دەکەن لەوەی بۆ حزبێک قوربانیان داوە کەوا ڕێگا ڕاست و دروستی گردووە لە پێناو کوردایەتی ڕاستەقینە. هەر بۆیە جگە لە کورد نەتەوەکانی دیکەی عەرەب و تورکمان و پێکاتەکانی دیکەیش ڕوحی خۆیان لە پێناو خاکی کوردستاندا کردووەتە خەڵات. ئەوە تا لە کفری و گەرمیان فەرماندەیەکی ئازا و پارتیزانی سنووری گەرمیان وەک شەهید دکتۆر ئاتیلا لە پێناو ڕێبازی حزبی شەهیداندا ڕوحی پاکی دەکاتە قوربانی بۆ خاکی کوردستان. من ڕۆژی شەهیدی یەکێتی بە ڕۆژێکی پیرۆزدا ئەنێم، بە ڕۆژێکی ئاشتەوانیدا ئەنێم، بە ڕۆژێکی ئیتر پیرۆزە لەلام بەگشتەوەیە، چکەم ئێمە لە 86 تا ئیسا خوێنمان ڕێشتووە بۆ یەکێتی و یەکێتیمان پەروەردە کردەوە و یەکێتیمان بە یەکۆناوە لە کشت قوش و قوش بینە. تەمەنا ئەەکەم لە مەسئولەکان یەکێتی لە ڕئیسەکان یەکێتی ئەم ڕۆژە پیرۆزە لە یاد نەکەن. بەڵێ براکەی من شەهید یەکێتیە بەڵام شەهید گشت کوردستانە. ئەو کاتە بەحث دای لە سێدارە نەیەوت ئەمە یەکێتیە و ئەمە پارتیە و ئەمە هینە بەس کورد بی و بۆ کوردایەتی ئێمە ئەمان کرد. زیندانەکانی ڕۆژێمەکان و پەتی سێدارەکان و سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕابردوو شەڕی داعشد و ئێستا و داهاتوشدا باشترین بەڵگەنلەوەی یەکێتی هەمیشە فەرماندە و ڕۆڵەی قارەمانی بۆ خاکی کوردستان پێشکەش کردووە. یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو قۆناغ و سەردەمەکاندا سەرقافڵەی فیداکاری و خەبات بووە، هەر بۆیە نازناوی حزبی شەهیدانی پێبەخشراوە. لە ئێستادا و لە ڕۆژی شەهیدانی یەکێتیدا کەسوکاری شەهیدان و ڕوحی پاکی شەهیدان داوای ئەومان لێ دەکاتکەوە هەموو لایەک دەستکەوتەکان بپارێزن و هەنگاو بنەن بۆ ئایندەیەکی باشتر بۆ کورد و کوردستان و تێپەڕاندنی قەیرانەکان و ئاسوودەبوونی ڕوحی پاکی شەهیدان. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.